شاخەوان خدر گەنجێکی تەمەن 24 ساڵی دانیشتووی قەزای چۆمانە لە سنووری باڵکایەتی. شاخەوان بە ئەنجامدانی خولیایەکی ناوازەی سەرنجی دەوروبەر و هاوڵاتیانی بۆ خۆی ڕاکێشاوە. لە ژێر زمانم تاوان شوێنی پڕ بە ئەم دنکە هەڵوژەیە بۆتەوە. ئەویش هەڵگرتنی دنکە هەڵوژەیەکە بۆ ماوەی زیاتر لە 14 ساڵ لە ناو دەمی بەبێ 1 سات دابڕان لێی. یەکێک لە یادگاریە هەرە شیرینەکان لە ژیانی مندا دنکە حەلوکەیەکە کە لەلایەن باوکمەوە بۆم بەجێماوە و لەبەرچش گرنگە لە ژیانی مندا چونکە لەلایەن باوکمەوە پێم بەخشراوە. ڕۆژێک لە ناو باخەکەماندا بووین کە باخێکی بچووکمان هەبوو لە گوند، کۆمەڵێک دنکە هەڵوژە کە لای ئێمە پێڵێن حەلوکە پێیدام. ئەو دنکە حەلوکانە هەندێکیان من لای خۆم هێشتمەوە و یەکێش لەو دنکانە لەژێر زمانم هێشتەوە کە نزیکەی 14 ساڵ ئەبێت زیاتریش لەژێر زمانمە. زۆر جار مرۆڤ بە ئەنجامدانی کارێکی تایبەت بەخۆی دەبێتە جێگای سەرنج، بەڵام ئەوەی شاخەوان کارێکی ئاسان نییە وەک خۆی دەڵێت لە سەرەتادا ئەزیەت و ناخۆشی زۆری هەبووە. ئێستا ئەو دنکە هەڵوژەیە لە ناودەمی شاخەوان وەک یەکێک لە ئۆرگانەکانی ناودەمی هەر مرۆڤێکی ئاسایی لێ هاتووە، شوێنی تایبەتی خۆی کردوتەوە. هێشتۆتمەوە و بەردەوامیشە بم لەسەری. ئەوە شتەکی وانییە کە بتوانیت لە ناو قوتوویەک یان لە ناو شوشەیەک لە ماڵەوە هەڵی بگری، چونکە ڕەنگە خەراب ببیت. گرنگی ئەوەی لەوەیدایە کە لە ژێر زمانی مندایە. هەموو جارێ ئەگەر دەم و ددانم ئەشۆم ئەم دنکە هەڵوژەیەش کە لای ئێمە پێڵێن حەلوکە، ئەویش لەگەڵ ئەو یەشۆم و ئەو جارە ئەیخەمەوە ژێر زمانم. شاخەوان وەک وەفایەک بۆ باوکی کە لە کۆتا کاتەکانی تەمەنی وەک دەربڕینی خۆشەویستی ژمارەیەک هەڵوژەی داوە بە شاخەوان کە کوڕە بچووکی بۆ ئەو کات شاخەوان منداڵێکی تەمەن 9 ساڵان بووە. هاوسەرگیریەکەم نەبووە هۆکاری ئەوەی کە ئەم دنکە هەڵوژەیە لە دەست بدەم یان نەمێنێ لەلام. ئێستاش ئیشوکاری من قوتابی پەیمانگام. ئێستا شاخەوان خێزاندارە و خاوەنی منداڵێکە و خوێندکاری پەیمانگایە. هیچ یەکێک لەو کارانەی نەبووتە ڕێگر لە بەردەم مانەوەی ئەو دنکە هەڵوژەیە لە ناو ژیانی شاخەوان. لەگەڵ هەڵکشانی تەمەنی شاخەوان بە پێچەوانەوە ئەو دنکە هەڵوژەیە لە دەمی شاخەوان بچووک دەبێتەوە. لەو کاتەوە تا ئێستا تەنها بۆ ساتێکیش لە شاخەوان دوور نەکەوتوتەوە. سمان کورسات نیوز چۆمان.